بەڕێز بانەخان بانەحەمەد توێژە لە زانکۆی سلێمانی با بفەرمێت بابەتەکەی توێژینەوەکەی بە ناوی چی لە هەناوی کتێبی دیزاینی مەزندایە. فەرموو ئاتوبانە. سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش. پیرۆزبایی حوتەمین کۆنفرانسی پلاتفۆرمی دابڕانەکەم و پێنجەمین کۆنفرانسی فێمینیزمی ڕۆشنگەری و سەری ڕێز و نەوازش بۆ ژینا ئەمینی و ئەو قوربانیانەی شۆڕشی ژینا ئەمینی دائەنەوێنم. ئەو وتارەی کە من ئامادەم کردووە، ئەو توێژینەوەی کە لەسەر کتێبی دیزاینی مەزن ئامادەم کردووە، ڕاستیەکەی لەبەر یەک هۆکار ئەو توێژینەوەی ئامادە کرد. هەرچەنە لە ئەکاونتەکانی خۆم لە سۆشیال میدیا بەردەوام هەوڵەدەم کە زانیاری یاخود ئەو کتێبانەی کە زانستین بیان ناسێنم. بۆچی؟ لەبەر ئەوەی ئێمە لایەنی زانستیمان سفرە، نەک سایە یەک و سایە دوویان شتێک، ڕێک سفرە. یەکێک لەو شتانەی کە تێبینیم کرد لە پێشانگای کتێبەکە کە دوێنێک چووم، بڕوا بکەن کتێبە زانستیەکان بە زۆری زۆرداری گەشتۆتە سایە 25 لە کاتێکە کتێبەکانی کە باسی حەسەنی بەسری و ژیانی خەلیفەکان ئەکات گەیشتووەتە سەر و 3000 و 4000. بۆچی لێرەیە من خەفەت بۆە خۆم کە ئێمە ناباڵانسیەکی زۆرمان هەیە لە خوێنەرەکانمانە. من دڵم بۆ خوێنەرانە خۆش نییە، لەبەر ئەوەی ئێمە خوێنەرێکمان هەیە کە هەمان ئەو ڕستان پارافرێزی ئەو زانیاریانە کاکە ئێمە هەمانە باشە 1400 ساڵە شتێک هەیە هەر ئەوترێتەوە بەڵام لە ڕستەیەکی جیاوازە. ئەمە ئەو شتێکە منی هاندا بۆ ئەوەی کار لەسەر ئەم کتێبە بکەم. توێژینەوەکەم کردووە بە 4 بەشەوانە. باسێکی ئەواکەم کە چی لە هەناوی کتێبی دیزاینی مەزنایە. ئەمەوێ بە خوێنەر بڵێم یا بۆ کەسی کە گوێی گرتووە لە من بزانێت چی لە ناو هەناوی ئەم کتێبەیە. ئەم کتێبە باسی چی ئەکا، من بۆچی بیخوێنمەوانە. یعنی کە ئەمە ئەو هاوپۆلانەی خۆمیان هاوڕێکانی خۆم تەنانەت لە زانکۆ کە گوێن لەو پارچە ڤیدیۆیە ئەبێ کە من باسم کردووە ئەم کتێبە بۆچی ئەم کتێبە، ینی من چۆن وایان لێ بکەم کە ئەم کتێبە بخوێننەوانێ. و ئێستش داوا لە ئێوە ئەکەم کە هەر هەمووتان دوو ئەگەری بێن نەبەردەمتان بیهێن بەرچای خۆتان یاوا بیر بکەنەوە ئێوە ئێستا لێرن کە هەرچەنە لێرن باشە و بیریش بکەنەوە ئێستا هەر لەم دقەیە لە ماڵەکەی خۆتانە دانیشتون و قاوەکتان بەدەستەوەیە و سەیری فیلمی دڵخوازی خۆتانەکەن سیم تایم، یعنی لە هەمان کاتە ئێوە ئەواکەن وە لێرەشن. تکایە ئەمە لە مێشکی خۆتانە بێڵنەوە هەتاوەکو کۆتایی توێژینەوەکەم. لە ئەوەی کە باسم کردو چی لە هەناوی کتێبی دیزاینی مەزنایە، باسی بەشەکانی کتێبەکەم کردووە کە باس لە حەقیقەتەکە ئەڵێ حەقیقەت چییە و بەشێکی تریان لە چەند بەشێکی سەرەتایەتی باس لە مێژوو ئەڵتەرناتیڤەکانەکە، باس لەو تاقیکردنەوەی دووکەلێنەکە ئەکات کە ڕیچارد فەینمان کردوێتی و کاتێک کە دوو ئەلکترۆن بەناو کەلێنێکتا تێپەڕ دەکات و لێرەوە ئەم باسی ئەوە دەکات کە ئێمە بۆچی ئەکرێت باسی فرەگەردوونی بکەین. و 5 بەشی سەرەتای کتێبەکە باس لەو یاساکانی فیزیا، یاسا وشک و بڕەکانی فیزیا ئەکات و لەوانەیە هەموو خوێنەرێک نەتوانێت لی تێبگات. بەڵام لە کۆتایی بەشەکانی کۆتاییدا کە باسی مێژووی گردوونەکەمانەکە، هەڵبژاردننی گردوونی ئێمە و دیزاینی مەزن، لێرەیە هەر خوێنەرێکی ئاسایی ئەتوانێت لە شێوەی چیرۆکێک ئەو بەرهەمانەی کە یاساکانی فیزیا دۆزیوێتیوانێت بیخوێنێتەوە و لە گردون و لە ناوەڕۆکی گردون و وەبوونی ئێمە تێبگات. شتێکی تر لێرەیە زۆر بەلامەوە گرنگە کە باسی بکەم، ئەویش تیۆری ئێم تیۆریە کە وەکو نەخشەیەکی جیهان بێن نەبەرچای خۆتان. ئێمە تەنها بە یەک پارچەی جیهان ناتوانین، مەسەلەن ئەگەر بەس سەیری کوردستان بکەین ناتوانین بزانین، یعنی ناتوانین هەموو بەشەکانی جیهان ببینین. ئەمیش ڕێک بەو شێوەیە ئێم تیۆری کۆکراوەی هەموو تیۆریەکانی فیزیایە کە تێیدا بۆ هەر بیردۆزێک و بۆ هەر کێشەیەک یاخود بۆ هەر زانیاریەک و دیاردەیەکی گردون تیۆریەکمان هەیە. ئەمەیە کە فرە ئایدیایی و ئەمەیە قبولکردن ئەهێنێتەکایەوە زانست بە چەندەها تیۆریەت باس لە گردون ئەکات. لە کاتێکدا ئەگەر باسی ئاین بکەین یاخود بچینە سەر فەلسەفە، ئەگەر سەیری ئاین بکەین لێک دێڕاپێتەڵێ کون فەیەکون هەموو شتێک بوو تەواو. ئەگەر تۆ بڕات بەوە نەبێ ئەمە تۆ ئەمە ڕێگاکەتە. بەڵام زانست ئەلێرەیە کە باسی فرە ئایدیاییەکە، ئەلێرەیە یەکتر قبولکردن ئەخوڵخێنێت کاتێک کەسێک کە بە زانستیانە بیر ئەکاتەوانە.
ئەمە شتێک بۆ حەزم کرد تەبینتان لەسەر کۆکەمانە. باز بەشێکی تری توێژینەوەکەم ئەوەیە کە بۆچی ئێمە لێرەین و نهێنی بوونی ئێمە چییە؟ 200 ساڵ لەمەوە پێش بوو کە مرۆڤ هۆمۆ ساپیان کە بیری لەوا کردەوە ئێمە چین سەیری ئەستێرەکانی ئاسمانی ئەکرد. ئایا ئێمە بۆچی دروست بووین؟ 200,000 ساڵە کە کاتێک بیری لەوە ئەکردەوانێ ئێمە بۆچی دروست بووین و هۆکاری دروست بوونی ئێمە چییە؟ لێرەدایە کە ئەلێرەدایە کە کتێبەکە باسی ئەوانەی کردووە، مەسەلەن باسی تەقینەوە گەورەکەی کردووە، باسی بیگ بانگی کردووە. یەکێک لەو نمونانەی کە هێناوێت ئەوانەیە کە بۆ کەسێک کە گوێی گرتووە یعنی ئەتوانێت بڕوای پێ بهێنێت کە بۆچی بیگ بانگ ئەکرێ ڕاست بێت. هەمووتان لە ماڵەکانی خۆتانە مایکرۆویفتان هەیە کە ئەتوان خواردنی پێگەرم بکەنەوانە باشە. یەکێک لەو بەڵگانەی کە بووە بەڵگە لەسەر بوونی بیگ بانگ کە ڕووی داوە ئەو تیشکانە بوو کە لە تاقیگەی بێڵ دۆزراوانێ. لەو تاقیگەیەدا ئەم تیشکانە بۆیە هۆی سیستەمەکەیان تێک بدا تاوەکو دواتر کە بۆیان دەرکەوت. ئەم تیشکانە لە گردونێکی زۆر 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 دوورە و کە سەرەتا لە تەمەنێکی زۆر زۆری گردونەوە هاتووە و بەهۆی فراوانبوونی گردونەوانێ ئەم تیشکانە سارد بوونەتەوە و گەشتونەتە ئێمە. ئەمە یەکێک بوو لەسەر ئەو یەکێک بوو لەو نمونانە یەکێک لەو بەڵگانە بوو کە بیگ بانگی سەلماند هەتا لە سەرەتایە ئەو زانایی کە خۆی ئەم مەفهومی بیگ بانگی باس کرد خۆی گاڵتەی پێ هاتە تاوەکو ئەم بەڵگەیە لەسەری دۆزرایەوانی وە سەلماندیان کە بەڵێ بیگ بانگ ڕووی داوە و ئەمەش یەکێکە لەو بەڵگانەی کە لەسەری هەبووە. بابەتێکی تر کە حەزەکەم ئەو کەسێک کە ئەم کتێبە ئەخوێنێتەوانێ یان ئەم پرسەیەتە مێشکێوانێ ئەویش پرسی کشانی گردونە. یەکێک لەو بەڵگانەی کە سەلماندی بەڵێ گردون ئەکشێت ئەو کاتە بوو کە ئیدوین هەبڵ لە چای تەلسکۆبەکەیەوە ئەو شەپۆلانەی ئەو شەپۆلە ڕووناکیانەی کە ئەهات ئەو شەبەنگانەی شیتەڵ کرد و لە ڕێگەی ئەمەوە سەلماندی کە بڵێ گردون ئەکشێت لەبەرەوەی ئەستێرە زۆر دوورەکان بە مروری زەمن لە ئێمە زیاتر دوور ئەکەونەوانێ. ئەگەر بێت و ئەمە ستاتیک یونیڤرس وایە ئەو کاتە ئەم تیشکانە بەم شێوەیە نەبووە بەڵگە لەسەر ئەوەی کە ئەستێرە دوورەکان لە ئێمە دوورەکەونەوە و ئەوانەشی لە ئێمە دوورترن زۆرتر دوور ئەکەونەوە لە ئەستێرەکانی تر. لێرەیە لەم بەشەی کە باسی نهێنی بوونی ئێماکات سەیری ئەو باسکردنەی ئاین بکەن کە مەسەرەن لە ئەفریقیا هۆزەکان باسییان کردووە یەکێک لە خوداوەزەکانیان بەناوی بۆمباوە ڕشاوەتەوانی و یەکەم جار زەوی دروست بوو یەکەم جار خۆر دروست بوو و دواتر نە دیسانەوە ئێشە گرتوێتیەوانی و ڕشاوەتەوانی ئەم جارە نەخێر مرۆڤ دروست بوو زیندەوەرەکان دروست بوو. سەیری ئەم وڵە بەسەر ئێستا کورتی ئەەکەمانە هەرچەنە سەیری ئەم وەڵامە سادەیی ئاینەکان بکەن سەیری ئەم بە دوواداچوونانەی زانستیش بکەن بە چەندین بیردۆز ئەنجایەت باسی بابەتێکت بۆ کات ئەمە چۆن مرۆڤێک دروستەکە مرۆڤێکی ڕەخنەگر دروستەکە. ئێمە بۆچی لە زانکۆکانمانە تەلەبەمان نییە کە داهێنان بکە لەبەرەوەی ئێمە تەلەبەکانمان فێری بیرکردنەوە ناکەین فێری ڕەخنەگرتنی ناکەین بەس فێری ئەوەیەکەین کەشت لەبەر بکات. بابەتی کۆتایی کە حەزەکەم بابەتی کۆتایی فۆکەستان لەسەری بمێنێتەوە ئەویش دوو پرسە یەکێکیان ئەوەیە کە هێشتا لەوێ بن بۆچی ستیڤن هاوکینگ لە کتێبەکەیدا زۆر باسی لەوە کردووەکە من بە باسکردنی یعنی ستیڤن هاوکینگ دەڵێ ئەگەر شتێک هەبێ بەناوی هێزی کێشکردنەوە جێگێک نامێنێتەوە بۆ بوونی ئافرێنەرێک من ئێستامە وەکو دژایەتێک باز ناکەم و ئەویش وەکو دژایەتێک باسی نەکردووە بەڵکو لێرەدا ئەم بەڵگەیەک ئەهێنێتەوە ئەڵێ ئەگەر هێزی کێشکردن هێزێکی سالبی ڕاکێشەرە و هەموو ئەو هێزانەی تریش کە مادە و کە ئەستێرەکان و هەسارەکان دروست ئەکات ئەم هێزە هێزێکی موجەبە ئەگەر ئەم دوانە و ئەم هێزە ڕاکێشەرە لەگەڵ ئەم هێزی کە هەموو مادە و تەنەکان و ئەستێرەکان بەیەکەوە ئەبەستێتەوانێ ئەم دوو هێزەی کیان موجەبێکی کیان سالب کە ئەکاتەوە سفر سەر ئەنجام لێرەدا پێم بڵێن چی ئەمێنێتەوە بۆ بوونی دروستبوونی ئافرێنەرێک لێرەیە دەڵێت وەرن مناقەشەم بکەن نۆکو ئەلێرەیە کە یەکتر قبولکردن لێرەدایە کە مناقەشە دروستە بێت لێرەیە کە داهێنان دروستە بێت ئەو پرسەی تریش کە باسمان کردوتم لێ کاتابیر بکەنەوە لە دوو شوێن بن ئەمەیان مۆزوعی
تاقیکردنەوەکەی ڕیچارد فێرمانە کە ئەلکترۆنەکان تێپەڕەکات بەناو دوو کەلێندا تێبینی ئەکە ئەم ئەلکترۆنانە لێک کاتە بە چەندین ئاڕاستی جیاوازدا ئەڕۆن و یەنەوە لێک کاتە. ئەلێرەدایە ئەڵێت ئەکرێ بەڵێ ئەکرێ فرەگەردونی هەبێ لەبەرەوەی ئێمە کاتێک باسی ئەوە ئەکەین کە لەسەر ئاستی بچووکترین تەنۆلکایەواتە ئەویش کە ئەلکترۆنەکانن ئەگەر ئێمە باسی دروستبوونی ژیان بکەین کە ئەگەڕینەوە بۆ سەر ئەو ئاستە بچووکە کە ئەویش فیزیای کوانتەم ئیشی لەسەرەکە ئەڵێ ئەگەر ئەلکترۆنەکان لێک کاتە بتوان دوو ئەزمموی جیاواز بکەن ئەیکێناڵە ئێمە لێک کاتە لەم گردردونین و ئەم فۆرمین و بەم شێوەیە دروست بووین لە گردردونێکی تر بە شێوەیەک و بە فۆرمێکی تر دروست بووین و کۆتایی بە توێژینەوەکەمە هێنم تەنها ئەم توێژینەوەی و ئەم ئیشێکە من ئەیکەم لەسەر خوێندنەوە و لەسەر باسکردنی کتێبە زانستیەکان هیوام ئەوەیەکە کۆمەڵگەیەک دروست بێ کە بیر بکاتەوانێت کە ڕەخنە بگرێت کە ڕەخنە قوبڵ بکە. زۆر سپاسدانەکەم. دەست خۆش. من لە شیکاری نەخۆشیەکان ئەخوێنم لە شیکاری نەخۆشیەکان ئەخوێنم توبیە بەشەکەم. ئەم زمانی فیزیایە لە خوێندنەوە فێربووم کە هەر حەزیشەکەم ئەوانەی کە گوێم لێگرن لە سۆشیال میدیا فێریان بکەم. دەست خۆش دەست خۆش زۆر سپاس. دەست خۆش.